بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگە بەڕای تۆی هاوڵاتی موچەی فەرمانبەران یاخود ستەمی موچەی فەرمانبەران کێ دەیکات بەغدایە یاخود هەرێمە. ئەمە تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆی دوانگەی خەڵکێەوە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانی کە لە ژێرەوەی شاشەی پێیانەوە دەردەچێت پەیوەندی بکەن و ڕای خۆتان لەسەر ئەم تەوەرەیە بڵێن. هەروەها دەتوان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە کۆمنتەکانتان بنووسن و لەسەر شاشەی پەیام کۆمنتەکانتان دەردەکەوێت و ئێمەش لێرە ئاماژان پێدەکەین و دان خوێنینەوە. بەڕێزان کۆمەڵێک کۆمنت هاتووە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەمەوێت سەرەتا ئاماژە بە هەندێکیان بدەم. محەممەد خەرەداغی سەبارەت بەوەی کە ئایا کێستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات بەغدا یاخود هەرێم دەڵێت. هەر ئەوەندە دەڵام حکوومەت ئامادەیە موچە و بژێوی ژیانم بداتێ کە زمانیان زمانی من نییە. حکوومەتێک ئامادەیە کە موچە و بژێوی ژیانم بداتێ کە زمانیان زمانی من نییە و نەتەوەی من نییە، بەڵام حکوومەتەکەی خۆم کە کووردە لێم دەدزێت و نامداتێ. سەیران قەدر دەڵێ ئەو کەسانی بەنەمانی گەندەڵی دەسەڵاتەکانیان دەکەوێتە مەترسیەوە و ناتوانن بەردەوام بن لە ستەمەکانیان. سەلوان سەلیم دەڵێ ستەمەکەی ئێستا دوو دیوە وەکو دیناری ئاسن وایە، بەڵام بەدڵنیاییەوە بەلایەکدا دەکەوێت. بیلال حەسەن هەر لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە کۆمنتی دانا و سەرنجی هەیە لەسەر تەوەری بەرنامە دەڵێت هەردووکیان وەکو یەکن. ئانوە محەممەد دەڵێ حکوومەتی هەرێم چونکە کەسی دۆڕا و هەمووشت دەکات خواحەقی ئێمەی لێ بستێنێ. هەرێم حەمەدەمین دەڵێ زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان. نیاندارە بەرین دەڵێ هەردووکیان بە تایبەتی حکوومەتی هەرێم. بەڕێزان لە ماوەکانی ڕابردوودا دوای ڕیفراندۆمی هەرێمی کوردستان و ئەم ڕووداوە سیاسانەی بەسەر هەرێمی کوردستان داهاتن، هەرێمی کوردستان کەوتە ناو قەیرانێکی قوڵی داراییەوەکو لە ماوەکانی ڕابردوودا ئاماژەی پێکراوە موچەی فەرمانبەرانی هەرێم لە کاتی خۆی دانات و دواکەوت. دوای ئەوەی کە ڕێککەوتن لەگەڵ بەغدا کرا، بەغدا بڕیاریەوەی داکە موچەی هەردوو وەزارەتی پەروەردە و موچەی وەزارەتی تەندروستی بەبێ پاشەکەوت بنێرێت. ئەمەش دڵخۆشی لای موچەخۆرانی ئەم دوو بەشە بە تەواوەتی لێکەوتەوە و ئومێدێکیان هەڵچنی بوو لەسەرەوەی کە بەغدا موچەکانیان وەکو خۆی پێدەدات دوای ئەوەی کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان موچەکانی بەڕوبع موچە دەدانێەوە لە کاتی خۆشیدا نەی دەدانێ. ئەمە ئومێدێکی لای هاوڵاتیان بە تایبەت لای فەرمانبەرانی ئەم دوو بەشە دروست کردبوو، بەڵام لەگەڵ گەیشتنی ئەم بەڕەپارەیە حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا لەگەڵ حەیدەرابادی ڕێکەوتن بۆەوەی کە بەغدا ئەم بڕەپارەیە بخاتە ناو حساب بانکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستانەوە ئینجا بە سیستەمی پاشەکەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت. ئەم سیستەما لە شەقام لە ناو هاوڵاتیاندرا ناویندراوە ستەمی موچە. تەوەری سەرەکی بەرنامەی ئەمڕۆی دوانگەی خەڵک ئەوەیە ئایا چێ ستەم لە موچەی فەرمانبەران دەکات؟ ئەمە بەغدایە کە موچەکە وەکو خۆی نادات یاخود حکوومەتی هەرێمی کوردستانە دەبێت لە هەموو شتێکی لێ دەربهێنێت. کاک ڕازگۆمان لەگەڵە لە سلێمانیەوە. کاک ڕازگۆ فەرموو. سڵاو لە بەڕێستان کاک ڕازگۆ فەرموو. وەڵامێ چەند پاسەینێکم نووسیوە بۆ بخوێنمەوە لەبارەی ئەم هینەوە ئەمەی کەنەوەرۆتەوە جا بەسەر هەموو شتێکاوتومە. کاک ڕازگۆ فەرموو ئاماژەی پێ بکە گەر تۆزێک پەلە بکەی سپاس دەکەم. بەسەر چاوتۆزە زۆرە بە یارمەتیم بی. فەرموون. ئەڵێ هەواڵی جەژنی نەورۆزە پرسی میلەتی ڕەش و ڕوت و برسی ئەمە پاداشتی ڕاپەڕێنا پاش 26 ساڵ گریان چینە کەس دڵسۆز نەبوو، کەس دڵخۆش نەبوو یادی نەورۆز و یادی ڕاپەڕین بەسکی برسی و گێتوانی بەتاڵ بچین هەڵپەڕین بەیان بریندار لە خۆی بێزارە بێسەدان دەرسوتاو تەعزیەبارە لەبەر قەرزاری پێشمەرگەی هەزار خۆیان ئەکوژن لە ژن بوون بێزار هەندێ موچەخۆر لە ژن بێزارە ملی خۆی خستە فەتی سێدارە زۆربەیان فرۆشتیان ئەشیای نۆماڵی کافر بەزەیی دێتەوە بە حاڵی هەندێ هیچی نەماوە تا بیفرۆشتێ ئێستا گورشینەی خۆی ئەفرۆشێ لەبەر نەبوونی سرازێن خێزان لە سەدا دەیان لە یەک سرازان بەدەیان پیاو لەبەر زەروری خێزانی نابێتەوە بۆ ماڵ حەزوری هەندێ بێتاوان سدل کراوە ماسی مرۆزی پێشر کراوە ئاوارەی فەقیر ماڵیان ڕووخاوە ڕەحمی خوانە بێ هیچیان نەماوە بە سەدان گەنجی
ئەم شارە جانکۆی تەواو کردەوە ئیستا بێکارە مژدەتان بنێ هەتا ئەمانەما بێ ژیانی میلەت هەرگیز تا نابێ هەر یاسا ناسێ هەر دادوەرێ دەست بۆ یاسا بەرێ خێرا لەو پۆستە ئیکەنە دەرێ ئەمڕۆ ڕۆژی باوروباسیە کەی ڕۆژی یاسا و حاکم و قازیە هەموو ئەوانە خاوەن پلەپایەن ئێستاکە ئەوان لە ساحەیکایەن دەستەڵ ناگرن لە پلەپایە فرێمان کەوە یا ڕەبی خوایە یۆسبێ بنێرە بۆ گیانی ئەمانە تا ڕزگارمان کە لەم فرعەونانە ئەمە پاداشتی دوای ڕاپەڕینا پاش 26 ساڵ گریان وشینا تەڕەدووخەوی هەناسەکەی من هەردێت و دەڕوا تا ڕۆژی مردن ساڵی ڕزراندۆم ساڵی سپڕان هەبێ بە مێژوو تا ئاخر زەمان ومنم 75 وێنەی سەد ساڵم من مردووی دەستی ئەم عەزە تاڵم دەستەکان خۆش بێ کاک ڕازگۆ کە بەم شێوەیە وەزئی ئێستای هەرێمی کوردستانتان هۆنیوەتەوە سپاس بۆ پەیوەندی و سپاس بۆ ئەو سەرنجانەی کە خۆی لەناو هۆنراوەکەتاندا گرتبوو. کاگالان لە شارە زوورەوە لەگەڵمانە کاک ئادان سڵاو لێبێ فەرموو لەسەر تەوەری بەرنامە بەڕێستان چیتان هەیە؟ سڵاو لە جەنابتان دەستخۆشی بەرنامەکەتان. زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموون. چاوەکەم بەنسبەت ئەو بەرنامەی هەسەوم پێفەرماندەران لە نێوان سیستەمی حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێما بەحقیقەت ئەمە شتێک بوو هیچی لە 16 ئۆکتۆبەر کەمتر نەبوو بە قەناعەتی من وەکو مامۆستایەک ئەمە لە 16 ئۆکتۆبەر بە مهم و گرنگتر ئەزانم بۆ باخەڵی خاڵی مامۆستایان و شکان و تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڵام من لێرەوە لەم بەرەی جەنابتان و کەسێک لەو بەلانەی ئۆپۆزیسیۆن و کەشتریش معارضە بوون لە کابینەکانی پێشوا داوا لە کەناڵەکەی جەنابتان وەکو کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی سپێدە کەناڵی داواتان یەکەم لەگەڵ چین و توێژەنەکانە بن داوا لە کۆمەڵی ئیسلامی لە یەکگرتووی ئیسلامی لە دژوتنەوەی گۆڕانەکەم ئیتر بەسە ئیتر دەنگمە من لە یەکشەمەی داهاتووە کە خۆپیشاندانێکی سەتانسەریە پێویست ئەکا ئیتر ئێوە ڕۆتان هەبێت چی وەکو میدیا چی وەکو حیزب کە کۆمەڵی ئیسلامیە لە میدیاکەی جەنابزانەوە کاتان یەکەم ئەم زوومە قبول نەکرێت کاتان یەکەم لە یەکشەمەی داهاتووە زۆر باشە کاگالان بۆ ئەوەی بتوانین سەرنجەکەت گەیشت کاگالان دەمەوێت وەکو هاوڵاتیەک سەرنج و ڕای بەڕێستان بزانم کە درێژە پێدان بە سیستەمی ڕۆبعاموچە ئەو ستەمەی کە ناونراوە سیستەم لەنان هاوڵاتیانەوە لە شەقام پێی دەوترێ ستەم ئەمە زیاتر خەتاکەی بۆ حکوومەتی هەرێم دەگەڕێتەوە یاخود بۆ حکوومەتی ناوەندی سەرنجی بەڕێستان لەسەرەمە چییە بە دەقیقی؟ من ئەم سیستەمە بە تاوانی حکوومەتی هەرێم مەزانم بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم توانی کە حکوومەتی عێراقیش سەری ئەو سیستەمی موچەیە بکە لەبەر ئەوەی ئێستا لە حکوومەتی هەرێم لە کوبنەوەی لاپێ داهاتوان کە خەریکی سیاسەتێکە بۆ ئەوەی کە تێداچوونەوە بە 100,000 بە 150,000 بە 200,000 وەکو مامۆستای نزیکی 250,000 لێڕن بە 100,000 سیستەمەکە دەستکاری ئەم خەڵکە ئێمە تازە ئەم بودجێ بۆمان هاتووە 310 ملیارەوە ئەوش لە داهاتوەوەمانێت ئەمە بودجێ 2018 حکوومەتی هەرێم و کوردستانە پێویستەکە ئێمە بەتاواتی داوای ئەوە بکەین کە سیستەمی پاشەکەوت بە هیچ شێوەیە نەمێنێت نەک ئەوەی کە دەستکاری پێخۆمە کاتی ئەو کاتی ساڵی پێشوونی کە بێت لەوتێ سەبەرزە و 100,000 بۆ فەرمانبەران بۆ مامۆستایان دەگەڕێنەوە پێویستەکە ئێمە وەکو مامۆستایان وەکو چین و توێژەکانی بە هیچ شێوەیەک دێگەن نەدین لەم تاوانە و لەم دوور بەڵێ سپاس بۆ کاک ئالان لە شارە زوورەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت لەسەر تەوەری بەرنامە بەڕێزان هەر سەبارەت بە تەوەری بەرنامە کۆمەڵی کۆمنتی دیکە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاتووە دەمەوێت ئاماژان پێ بدەم هەرێم حەمەدەمین دەڵێ زیاتر حکوومەتی هەرێم تاوانبارە نیان دارەبانی دەڵێ هەردووکیان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان نەهر و عالی دەڵێ حکوومەتی هەرێمی بنەماڵە گۆران محەممەد دەڵێ هەردووکیان جیهاد ڕێکانی دەڵێ حکوومەتی هەرێم گەندەڵە حکوومەتی ناوەند لەو گەندەڵترە بە هەردووکیان یاری بە هەستی هاوڵاتیان دەکەن ئیبراهیم محەممەد دەڵێ حکوومەتی هەرێم ئەڵێ هی خۆم بۆ خۆم هی تۆش دەخۆم علی ئەحمەد دەڵێ حکوومەتی ناوەند تەواوکاری ستەمی حکوومەتی هەرێمە بەڵێ باوکی مەبەست لە هەولێرەوە لەگەڵمانە باوکی مەبەست سڵاوتان لێبێ بەڕاستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە کاکە دەستخۆشی
بەرنامەکە تایرەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان ئەگە بکرێ لە ڕێگەی تەلەفۆنەکە و گوێم لە بگری سەرنجی خۆتان لەسەر تەوەری بەرنامە بڵێن سپاسان دەکەم. تایرەکەم بیدایەکەم. زۆر سپاس. کاکە بەنسبەت تەوەری بەرنامەکە ڕابکەن هۆکارەکەی من هەمووی دەگۆڕێنم بۆ خەڵکەکەی خۆی. واتە خەڵک تاوانبارە؟ حکوومەتی ئێوە ناویێنن حکوومەت هەر بەدەنجی هاوڵاتیان ناچێتە سەر حکوم. کەواتە هاوڵاتیان نابێ هیچ دەنگێک بکەن لەم ئەستەمەی کە ئێستا لێیان دەکرێت چونکە خۆیان ئەم جۆران قبول بووە؟ بەریکە ئەو خەڵکە لەگەڵ ڕێز و حرمەتم لە بۆ جەنابتان ئەو خەڵک دەنجی خۆی ئەو حکوومەتی هەربژاردی دڵنیا بن هەر ئەوانش لە هەربژی لە سزای خۆیان وەرناگرن چونکە ئێستاش ملت هەر ئەوانە هەدەبژێتەوە. بەڵێ سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک محەممەد فەرموو. برای بەڕێزم باسی بەم. سڵاو لێبێ کاک محەممەد، بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ وڵی برای بەڕێزم بەڕای من لە هەست یەک سەنجەی مرۆڤێک کوت بریندار بێت من ئازارم بۆ هەیە. بەڵام لە هەمان کاتدا پێشەی کارم ئەولێ تەنها یەک پۆرتی سەرگایمان پێویستە هیچ کارمان نییە لەگەڵان دەچینە هیچ کارمان نییە. هیچ کارمان نییە تەنها پۆرتی سەرگای لادان سەختتان نیەوان کردن هیچ کارمان نییە. زۆر باشە کاک محەممەد، ئەوەی کە ئێستا دەکرێت ئەم سیستەمی ڕۆبعاموچە ئەم پاشەکەوتەی کە هەیە بەڕای بەڕێستان وەکو هاوڵاتیەک ئەمە بەغدای ئەم ستەمە لە هاوڵاتیان و موچەخۆران دەکات یا خۆت حکوومەتی هەرێمە؟ نخێر ئەوە بەغدا نییە لەبەرەوەی بەغدا دژمنمان هەر کێشێکمان بەرامبەرکێشمان دەبانەوە ئەو ئەندەزانین بە هەموو داتارە هەموو ئێوەیەکەوە ئەو پای هەرێم دەهێنجا بەڵام حکوومەتی منادای ڕەوە لەو کەسەن دوێ بەڵێ ئەوە ڕوونە. بەڵێ سپاس. تەنها خۆشتە دایکایمان نییە. سپاس بۆ کاک محەممەد لە هەولێرەوە، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێزیشان. کاک شاخەوان لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک شاخەوان فەرموون. هەم کاتتان باش. هەموو کاتێکتان باش. بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ زۆر سپاس. وەڵا بەداخێکی زۆرەوە دیارە هەرچی نەهامەتی هەیە ئەوەی کە ئەمێنێت توانێت تەنها باجەکەی فەقیر و هەژار ئەیات، بەڵام ئێمە ئەبێک لێی لە حکوومەتی بەغا نەکەین. ئەوە حکوومەتێک کە ئێمە ئازانین هەموو حکوومەتەیەک لە دوایەکەکان دژی هاونیشتیمانانی کورد جار لە هەر شوێنێک بێت. بەڵام ئایا ئەم حیزبانی خۆمان و بە تایبەتی شەرسی هەردوو حیزبی دەسەڵات ئایا بۆ وا لە میلەتە ئەکەن؟ ئایا ئەو تەنکردنەوە ئەو هەموو مەکتەب سیاسی و سەرکرداتی ئەوانە تا دوێنێ کە لە شار بوون کە لەسەر وردی فەقیر و هەژار و لادیەکان ئەژیان بە جووتێ پێڵاوە لە ئینتیفاضەیە هاتنەوە خوارەوە، یعنی بەڕاستی ئمە بارتاقای ئەوەیە کە بەم شێوازە چاکەی خەڵکی خۆیان بنەوانێ. من لێرە بەڕاستی حیزبەکەی بەڕێزیشت و یەکگرتوش و کۆمەڵ با بڵێن و هەتا لایەنەکانی کەش گۆڕانەوەکانی کرد بەڕاستی بە تاوانبار دەزانم ئێمە ڕۆژە لە ڕۆژان نەمان بینی سەرکردەی ئەم حیزبانە خۆیان بێنە ناو خەڵکەوە لەسەر شەقامەکانە دژی ئەم دەسەڵاتە دژی ئەم نەعەدالەتی کە لە ئینتیفاضەوە تا ئەم لەحزەیە خوێنی هاونیشتیمانی ئەمژن ئەوانیش بێنە سەرخەت. بۆیە من بەڕاستی سەرکردەی هەردوو حیزبە ئیسلامێکە و هەتا گۆڕانیش و ئەوەکانی کەس بەڕاستی بە تاوانبار دەزانم لەم مەسەلە ئەبێ ئەوان هیچکە تەنها لە تەلەڤیزیۆن و لە شوێنەکانی خۆیانەوە پەیام نەنێرن، چونکە قسەکردن لەگەڵ ئەمانەیە بێسوودە. بۆیە ئەبێ بەجددی بێنە پێشەوانێ. ئەگەر وا بڕە بەڕاستی ئەو خەڵکە لەوانێ وەکو ئینتیفاضە کاباتە چەک ئەو کاتە تەڕ وشک بەیەکەوە سوپێن و سپاسانەکە. کاک شاخەوان، بەڕێستان وەکو هاوڵاتیەک پێتان وایە کە سەرکردەی هێزەکانی دیکەی ئەوانەی کە بەڵە بەداخەوە دیارە پەیوەندیەکەی داخرا پرسیارێکم لە بەڕێزیان هەبوو تەمەنام دەکرد کە سەرنجی بەڕێزیان لەسەرمە بزانم. بەڵە بەڕێزان ئاماژە بە کۆمەڵێک کۆمنتی دیکە دەکەم کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئێوەی هاوڵاتی داتانناوە لەسەر تەوەری بەرنامە. ئیبراهیم محەممەد دەڵێ حکوومەتی هەرێم دەڵێ خۆم بۆ خۆمی تۆش دەخۆم. علی ئەحمەد دەڵێ حکوومەتی ناوەند تەواوکەری ئستەمی حکوومەتی هەرێمی کوردستانە. محەممەد ئەحمەد دەڵێ بێگومان حکوومەتی هەرێم تاوانباری سەرەکیە لە بڕینی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هەنگاو محەممەد دەڵێ هەرێم بۆ ئەوەی قەرزەکانی خوان بدەنەوە ئەویش دەکەن بە ڕوبعە موچە، واتاوەی کە لە بەغداوە هاتووە دەیکەن بە ڕوبعە موچە. کاک فواد لە سەرچاوە لەگەڵمانە. کاک فواد فەرموو. ئەم کاتت باش. هەموو کاتێکت باش کاک فواد.
باشی بلای بەڕێزم زۆر سپاس بۆ بەڕێستان کاک فواد بەڕێستان سەرنج و تێبینیتیان چیە لەسەرەوەی کە ئەوەی کەستەم لە موچەی فەرمانبەران دەکات بەڕای بەڕێستان وەکو هاوڵاتیەک حکوومەتی بەغدای یاخود حکوومەتی هەرێمی کوردستانە حتما خەتا هەرێمی کوردستانە بۆچی؟ والله لەبەرەوەی موچەی ناردووە موچەی تاوای مامۆستایان ناردووە پێنج وەزارەکەی پێداوین کردن دەباتی بیداتە مامۆستایان مامۆستا بەقیە ماندوونە هیلاکن زۆر هیلاکن بە قوتابخانەوە ناحە والله ناحێ موچەی مامۆستایان بخورێت زۆر باشە بۆچی بەغدا تاوانبار نییە لەم نێوەندەدا مەگەر حەیدەرەبادی لە ماوەکانی ڕابردوودا بەڵێنی ئەوەی نەدا کە موچە بەبێ پاشەکەوت بە وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی بدات ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە قۆڵی لەگەڵی تێکەڵ کردووە و وەکو لە سۆشیال میدیا زۆر جار باز دەکرێت کە شتێکیانە بن سەری ئەو موچەی تاوی ناردووەوە خۆ بزانم لە حاڵەکان دەسوێتەوە موچەی تاوی ناردووە بەڵام لە هەرێمی کوردستان موچەکەیان کردووە سێ چوار بەش پێنج وەزارەتیان پێدا بەش کردووە کاک فواد بەڕێستان مامۆستان بەڵام پێشمەرگەمە پێشمەرگەن زۆر باشە بەڕای بەڕێستان ئەم نەعەدالەتی ئێستا کە لە موچەدا پێتان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەک لە ماوەکانی ڕابردوودا سەرۆکوەزیران ئاماژەی پێکرد کەم خۆناغا تێدەپەڕێت پێتان وایە دۆخ ئاسایی بێتە وەکو هاوڵاتیان هیچ ئومێدێکتان ماوە یاخود ئەم ستەمەی کە هەیە هەر بەردەوام دەبێت بەڵێ سپاس بۆ کاک فواد لە سەرچاوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان بەڕێزان لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێکەوتنێک وەکو زۆر جار لە ئەوانەی کە سەرکردەی هێزەکان و ئەوانەی کە نوێنەری حزبەکانن لە بەغدا لە میدیاکانەوە باسی لێ دەکەن ئەگەری ئەوە هەیە کە ڕێکەوتنێکی ژێربەژێر لە نێوان سەرۆکوەزیرانی عێراق و ئەوانەی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەم هێزانەدا هەبێت بۆیە ئەم موچەیە بەم شێوەیە کراوە بە ڕوبع موچە یاخود بە سیستەمی پاشەکەوت دابەش دەکرێگەرنا حەیدەرابادی سەرۆکوەزیرانی عێراق پێشتر لە ماوەکانی ڕابردوودا ئاماژەی بۆ کردبوو کە موچەی ئەم دوو وەزارەتە دوای وردبینی کردن بە بێ پاشەکەوت دابەش دەکرێت کاک هەنگاو لە چۆمانەوە لەگەڵمانە کاک هەنگاو فەرموو زۆر سپاس کاک هەنگاو پێشتکی هاوخەمی خۆم دەرەبڕم بۆ خوشک و برایانمان لە حەفرین کە داگیر کراون هاوخەمی خۆمیان بۆ دەرەبڕم پێشەکی بەڕێ لەسەر بەرنامەکەی سەر نەماوە دەبی گۆڕێن دەسەڵاتە بەڕێت ئێستاش بە پارچە نووسراوەک بەشداری دەکەم بەڵێ ئیجازەیە بەڵێ کاک هەنگاو بەڕای بەڕێستان ئەمەی کە ئێستا لە ئەم یاری کە بە موچەی فەرمانبەرانەوە دەکرێت بە تایبەت هەردوو وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی کە لە ماوەکانی ڕابردوودا حکوومەتی ناوەند بڕیاری ئەوەی دابوو کە موچەکە بەبێ پاشەکەوت بدا بەم دوو وەزارەتە و دواتر بە بڕیاری حکوومەتی هەرێم دوایەوەی کە پارەکە خرا سەر حساب بانکی وەزارەتی دارایی هەرێم بڕیاری ئەوە درا کە پاشەکەوتەکەی لێ بگەڕدرێتەوە بۆ داهاتووینەوەکانمان لێرەدا چێ تاوانبارە بە ڕای بەڕێستان حکوومەتی بەغدا یاخود حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیەک دیارە حکوومەتی هەرێم دەیوێت لەو بەشە پارەی کە عێراق ناردیەتی بودجەی دوای وەزارەتەکان بدات بە کەمکردنەوە ئەوەی پەروەردە و تەندروستی بداتەوە پێشتر عەبادی ئاماژەی بۆ کرد گوتی دوای موچەکەیان بەڵام دواتر ئایا نازانم بۆ دەتۆن گرتراوە سپاس بۆ کاک هەنگاو لە چۆمانەوە پاتە بندراوەیەک دەخوێنەوە ئیجازەیە زۆر باشەگە بە کورتی ئاماژەی پێ بکەی سپاس دەکەم کاک هەنگاو بەڵێ بەڵێ لە کۆت و بەندی زنجیرم لە نوشتیمانی خۆم دیلم سەدام فەوتاوە کەندەڵ دەورەی داوە 27 ساڵی تەواوە ناحەدالەتی باوە هیمەتکەن ئەفسەرە هەڵمەخەڵەتێن بە پارە بە
بدو قسەی خۆش و بریقەدار ڕاستی مەبن پێیان ئەوان پیشەیانە دەکاتی هەڵبژاردنەکانە ئەوان کوڕی ئاگرن ئەتان سوتێنن ببینن وێرانە چقاتی و قوڕیا لەم کوردستانە ئەوان تێری قەیرانن تێری سوتانن تێری زیندانن تێری گولبارانن ئەوان مەبتن سەرخۆشن ئەنۆشن ششاب شەڕەف بەدەستن. کاکەنگاو چیوا لێ کردووی بەم شێوەیە ناختان پڕ بێت و بەم شێوەیە پەیامی خۆتان بە هاوڵاتیان بگەێن؟ وڵایی ئەوە 20 ساڵە بەڕاستی ئەم دەسەڵاتە ئەوەی خەڵکی ڕاپەڕین کە خەڵک ڕاپەڕین کچکە خەڵک ڕاپەڕین نەکرد بەڵام خدای ئەوان لە دیوێران نەدەوێران بێنەوە کێسا هاوڵاتیەکان بەڕاستی هەمووی هەژاری هێڵی هەژاری دانا ئەوان لە پڵە بەرزدانە دۆڵە مەدەد یعنی لەیان کەم لێ بڕۆ پاریان لە وڵاتانی دەرەوە خەزم کردووە ژیانیان پولە ئەوڕۆکەش هاوڵاتیەک نامینێ بخوا ئەوڕاستی ئێمە داوە ڕەبی. کاکەنگاو لە ماوەکانی ڕابردوودا سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە ئەم دۆخە تێدەپەڕێت. پێتان وایە کە ئەم سیستەمی پاشەکەوتەی موچە لا بچێت و دۆخی هەرێم وەکو جارانی لێبێتەوە وەکو هاوڵاتیەک ئومێدێکی بەم شێوەیە لە دڵتان داماوە؟ وەڵاهی هەتا ئەو دەسەڵاتە هەبێ بەخوا بچێت موچەکان ئەوە کەم دەبیت. بەڵێ ئێرە چارەسەر ئەوەیە بەڕاستی ئێوە سەر بێخین لە عێراق بخوانە دەچیان نەدرێتێ ئەندا پەرلەمانی ئێوە بڕۆنە عێراقی باشترێت کە لەبەرەوەی سوێنی ڕێک دەکەون دەتوانن شتێکی هەرێم چاپ بکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی کاکەنگاو لە چۆمانەوە، سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان. بەڕێزان هەر لە سەر تەوەری بەرنامە دەمەوێت ئاماژە بە کۆمەڵی کۆمنتی دیکە بدەم و دەمەوێت بەرلەوە بڵێم کە ئێوە دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ڕێگەی لینکی پەیام.tv هەروەها لە ڕێگەی ئەم ژمارە مۆبایلانەی کە لە ژێرەوەی پەیام دەردەچێت دەتوانن پەیوەندی بکەن و سەرنج و کۆمنتی خۆتان لەسەر تەوەری بەرنامە بڵێن کە بەڕای تۆی هاوڵاتی کێ ستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات؟ ئەمە بەغدایە کە وەکو خۆی ناینێرەت یاخود حکومەتی هەرێمی کوردستانە پاشەکەوتی لێ دەکات. کاک ئیسماعیل لە چوارخوڕنەوە لەگەڵمانە. کاک ئیسماعیل فەرموون. کاکە بەڵێ کاک ئیسماعیل. داوا لە عەیدێر عەبادی یەکەم موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ وەزارەتی پەروەردە تەندروستی وەک خۆی بکاتەوە. کاک ئیسماعیل پێتان وانییە کە حەیدەر عەبادی وەکو خۆی ناردوێتی بەڵام هەرێمی کوردستان بۆی پاشەکەوت کردوین لێی؟ کاک ئیسماعیل ئەگەر لە ڕێگەی تەلەفۆنەکەتەوە گوێ لە من بگری سپاس دەکەم. پێتان وانییە کە بەغدا موچەکەی وەکو خۆی ناردووە ئەمە هەرێمی کوردستان یاخود حکومەتی هەرێمی کوردستانە کە بە پاشەکەوتەوە دەیدا بە هاوڵاتیان واتە پاشەکەوتەکەی لێ دەژێڕێتەوە اینجا دەیدا بە موچەخۆرانی ئەم وەزارەتە؟ بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی کاک ئیسماعیل لە چوارخوڕنەوە بچرا. باوکی مەڕوا لە هەولێرەوە لەگەڵمانە. باوکی مەڕوا فەرموون. السلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاه. دەستخۆشی تەوەری بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی مەڕوا. سەرنج و تێبینی بەڕێستان چییە لەسەر تەوەری بەرنامە؟ فەرموون. بەڵێ وەڵای ئەمن دوو ڕێیم هەیە وەکو مامۆستایە کە لە هەولێر دەوام دەکەم. ڕێی یەکەم ئەوەیە لە بێ زەمانەوە ئەمە گەبمانێ نەمانەوێ عەرەب و تورک و فارس بە هیچ شێوەیەک کەیسیان بە کورد نەهاتووە و لە هیچ کاتێکدا نایەنەوێت کورد بێتە شتێک و ئەوانە ئەوە مەسەلەی جیاوازە کە لە بێ زەمانەوە ئەو شتە هەبووە و هەر بەردەوامیش دەبێت تاوەکو ئەو قەومیەتە مابی. بەڵام ئەم ڕێیەک چەمێک کە لەناو خۆ لە کوردستان چەند ساڵە ئەمە لە نۆڵەوەکەوە تەقریبان یعنی بە شێوەیەکی جیاواز شۆڕش دەکرێت و پەرلەمانمان دامەزرا و ئەندام پەرلەمان و حکومەتی خۆمان دامەزاند و وڵاتی خۆمان با بڵێن بەرەو پێش برد لە زۆر بواری. بەڵام حەیف و مخابن لەبوو ئەو هەموو حزبانە کە نەیانتوانی بەیەک ئاڵا بەیەک ڕەنگ بەیەک دەنگ بەشدار بن لە بەرامبەر ئەو دژمنانەی کە لە ساردۆرەماندا هەنا.
ئەگەر ئەمن بابنی ماڵی خۆم خۆشویست بە خاچی خۆم خۆشویست بە مەلەتی خۆم خۆشویست بە هیچ پێویستی نەدەکرد ئەمن بچم لە بەرامبەر عەبادی و سەرۆکەکانی پێشووی عێراق و لە تورک و لە ئێران بپارڕێمەوە مساعدەم بکەن یارمەتیم بدەن موسەی خەڵکی خۆم پێدرێ هەر ئەوەندەی دەڵێن ینی بەس یەک ڕەنگ و یەک دەنگ باینە باوەڕ نەدەکرد کوردستان بگاتە ڕۆژە چۆچی ئەوڕۆ ملەتەکەی کە لە هەزاریدا لەو پەڵیدا هەزاریدا بژی هەزارها ینی شتێک ئەمن کە وەکو مامۆستایەک لەوانەیە ئێستا لە من بپرسی يعني زور نهامتين ديتيا واستلنا ونهامتي داما بلام زجر لطالان لخواي جوري اسمع بينا كيف باوکی مەڕوا ئاماژەت بە شتێکی زۆر گرنگ کرد ئەویش یەک دەنگ نەبوونی کووردە من دەمەوێت سەرنجی بەڕێستان لەسەرەوە بزانم کە بۆچی کورد یەک دەنگ نییە ئەمە ئەگەر بێت و هۆکارەکەی بدۆزرێتەوە حتمما دەتوانرێت لە داهاتوودا کورد یەک دەنگ بێ بەڵام هۆکارەکەی بەڕێستان وەکو وڵاتیەک بۆچی دەجێڕنەوە پێتان وا لە داهاتوودا کورد قەت یەک دەنگ بێت والله ئەمن ڕێزم هەیە ینی ئەگەر هەتاوەکو با بڵێن حزبەکان لەگەڵ ڕێزم بە دوای سامان و بە دوای نەفت و بە دوای دەسەڵاتدا بکەون ئەوە دڵنیا بە ئەو شتە قەت ڕوونادا بەڵام ئەگەر ئەو مەسلحەتە بەلایەکدا بنێن و خەڵک و ملەتی هەژاریان لەبەر چاو یەکەم جار ینی یەکەم جار ئەوانیان لەبەر چاو بێ بەڵێ لە داهاتوودا دەتوانن زۆر باشە خۆ حەزبەکان حەزبی هەمویان حەزبی هەرێمی کوردستانن ئەگەر بێت و یەک دەنگ بن دەتوانن ئەو کاتە داهاتی ناوخۆیان وەسەرەت و سامانەی کە وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد لەو حەزباتیەدا دەستیان دەکەیەوە زیاتریشی بکەن و وڵاتانی دراوسێش ئیسفادە لە هەرێمی کوردستان دەکەن بەڵام پێتان وایە ئەمە تەنها هۆکاری مادی حەزبەکان بێت یاخود پەیوەندی بە دەوروبەریشەوە هەیە وەکو هاوڵاتیەک سەرنجتان چییە لەسەرەمە بەڵێ ئەم وازم دار یەکەمیش ئاماژەم پێکرد لە ئەوەلی قسەکانم تورک و فارس و با بڵێن عەرەب هیچ کەسیان بە کورد نهاتووە و هیچ کاتێک نایانوێت کورد بێتە شتێک ئەوە مەسەلەتکەیە بەڵام یەکدەنگی و یەکڕەتی خۆمان بتوانی بەرامبەر ئەو دژمنکاری ئەو وڵاتانە ڕاوەستیتن ئەوە فەرموو ئەگەر باس بکەین وڵاتانی ئەوڕۆپا کە دینیشان نییە و باوەڕیان بە ئیسلام و بە ئەوەش نییە و غەیرە دینیشن کە بە ئەوەی کەمە مسلمانین بەڵام چەند بە ڕێکپێکی دەژین یەک قرار دەدرێت دووەل ئەوروپی کامل بەو قرارەدا دەڕوا قانون دەدەچی لە دووەل ئەوروپا ئەو قانونە تەطبیق دەکرێت بەڵام لە کوردستان لەگەڵ ڕێزم لە سێ شار دەتوانم کەرکووک لێ داکەمەوە لەبەر کەرکووک هەتا ئێستا بە تەواوەتی یەک دەبەدەت خۆمان لە سێ شاری وەکو هەولێر دهۆک سلێمانی لەوانەیە دە قرار و بیست نوع قانون و بیست نوع شرط و شروط و بیست نوع ئەو شتانە هەبیتن بەڵام ئەگەر یەک دەنگ و یەک ڕەنگ بن دڵنیا دەبم بەسەر دەکەوین بەڵێ سپاس بۆ باوکی مەڕوا لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک بایز لە چەمچەماڵەوە لەگەڵمانە کاک بایز فەرموون سڵاوی خواتان لێبێ سڵاوی خوا لە بەڕێستان کاک بایز فەرموون بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە وەڵاهی بەڕای من هەتاکو ئەم دوو حیزبە لەسەر حکم من ئەم خەڵکا بێ هەر لەم چاوەڕوانی و لەم نەهامەتی یابێت بۆچی وەڵاهی من زۆر بێ ئومێدم لیان و خەڵکیش هەمووی زۆر بێ ئومێدم لیان پێتان وایە هێزەکانی دیکە بێنە سەردەسەڵات دۆخی هەرێمی کوردستان باشتر دەبێت وە دۆخی ژیانی هاوڵاتی بەرەو باشتر دەچێت بێگومان کارکرد دەبێت زۆر دەی بۆچی هاوڵاتیان کەواتە گۆڕانکاری لە ژیانی خواندا ناکەن هاوڵاتیان لە گوندی خوێدا دەژین وەکو دەڵێن کاک بایز پەیوەندیەکەی لەگەڵمان ماوە بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی کاک بایز لەگەڵماندا نەماوە و پەیوەندەکەی پچڕا بەڵێ بەڕێزان هاتاوەکو ئێستا ئەم پەیوەندیانەی کە هاتوون بەشێکیان پێیان وایە کە ئەم ستەمەی لە موچەی فەرمانبەران بە تایبەت وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی دەکرێت حکوومەتی هەرێمەوە بەشەکەی دیکەش پێی وایە کە ئەمە حکوومەتی بەغدایە کە ستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات کاک هاوڕێمان لەگەڵە لە سەی سادەقەوە کاک هاوڕێ فەرموون السلام علیکم عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا الله کاک هاوڕێ باش براژیان زۆر سپاس بۆ بەڕێستان کاک هاوڕێ سەرنج و تێبنی بەڕێستان چییە لەسەر تەوەری بەرنامە
وڵی کاکە بەرنامەکەتان لەسەر تەوارەکەتان لەسەر چی بوو موچەی فەرمانبەران بەڵێ کاکە و ڕێبەڕای بەڕێستان وەکو هاوڵاتیەک ئەوەی کە ستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات حکوومەتی هەرێمی کوردستان یاخود حکوومەتی ناوەندە وڵی کاکە من بانێک و دوو هەوایە کەس لەمانە تێ ناگەی حکوومەتی عراقی ئەڵێ من موچەی هەموو فەرماندەرانم ناردووە و ئەمانش ئەڵێ نەخێنی و بەنی و موچەی فەرماندەرانی ناردووە زۆر باشە کەواتە خەتاکە هی کامیانە بەڕای بەڕێستان وڵی پێم وایە حکوومەتی عراقی پارەکەی ناردووە ئەمان کاکە حەل و فەصلێکن بۆ خۆیان ئەیدزن و ئەیخۆن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی کاک هاوڕێ لە سەی سادقەوە مام شەریف لە مام شەریفمان لەگەڵ مام شەریف فەرموون سڵاو لە بەڕێستان مام شەریف بەڕێستان سەرنجتان چییە لەسەر تەوەری بەرنامە پێتان وایە کە حکوومەتی بەغدا کە ستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات یاخود حکوومەتەکەی خۆمانە وڵا خۆدان من سواتانەکەم بۆ تەوەرەکەتان سواتی ئەو برادرێشەکەم کە پەیوەندەکەی بۆ وەرگتم سپاس بۆ بەڕێستان فەرموون نازانم ماوەیە بە دەخەیە کاتمان دیاریکراوە دیاریکراو نییە فەرموون قسەکانتان پەیامەکانتان بگێنن ئەوەندەی کە کاتمان هەبێ کات بە بەڕێستان بدەین فەرموون سپاسەکەم دەڕێزم وڵای سەمی موچە ئەڵبانەکەی لە ئەسەی حکومەتی خۆمانە نەک حکومەتی عێراقێمە پەیوەندێکمان بە حکومەتی عێراق هەیە ئێمە کاتێ بوو برادرانەی خۆمانە ئەوت حکومەتی عێراق مفلیسە پارەی نییە ئێمە خاوەن پارەین ئێمە خاوەن دەسەڵاتین ئێمە ڕێگە پیشانی ئەوانە دەن کەچی وای هاتووە ئێمە چاومان دەگەست عەبازیەت چاومان دەگەست حکومەتی عێراق کە نازانم ئەمە ناوێنێت چی ئێمە حکومەتەکەی خۆمان زوڵم لە خەڵکەکە حکومەتی خۆمان ئێمە لە چیمان کەم نەبوو ئێمە حکومەت بووین ئێمە خاوەن دەسەڵات بووین خاوەن سنوور بووین پارەمان هەبوو گومرکمان هەبوو نەوتمان سەر بەخۆشی دەحساب باشە بۆ ئێمە تازە بە تازە بگەڕێنەوە بۆ 100 ساڵی ڕابردوو مام شەریف سەبارەت بە موچەی فەرمانبەران بەغدا نەی دەتوانی کە موچەی ئەم دوو وەزارەتە کە ناڕەزایەتیەکی زۆری لەلایەن فەرمانبەرانی ئەم دوو وەزارەتە لێکەوتەوە نەی دەتوانی کە نەیدا بە حکوومەتی هەرێم و ڕاستەوخۆ خۆی سەرپەرشتی بکات و بیدا بە فەرمانبەران بۆی کەم نیگەرانی لێ نەکەوێتەوە کەواتە لێرەدا بەغداش تاوانبار نییە وەکو وڵاتیەک سەرنجستان لەسەرەما زۆر تاوانبارە حکومەتی عێراق خۆی ڕیالی دابوو کە بە موچەی ئەو دوو وەزارەتە هەمووی وردبێنی دیارکرابوو ئەو دوو وەزارەتە بە فوزی بدانەک بە نێو موچە بەڵام حکومەتەکەی خۆمان عەقەدەی بۆ دروست کرد حکومەتەکەی خۆمان نە لە ڕێگەی وەزارەت و نە لە ڕێگەی پارێزگارە لە ڕێگەی خۆی وەزارەتەکانی خۆیدا بەچیکە ئەمان ڕێکەوتیان کرد لەگەڵا بەقوربە ئەمان وەکو تۆ ڕێکەوتیان لەگەڵا کرد بۆ سەرکوک و دووس خورمات و سنوورەکانیان داوە دەستەوە هەڵاوە ڕێکەوتیان کرد بۆ موچەکەی بۆی نانی خەڵک ببڕن ئەمانە ناوێت خەڵک داوای مستەبێ خەڵک بنیژێتەوە تا ئەمانە ئەیانەوێت خەڵک چاوی لەدەستیان بێت بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی مام شەریف سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان کاک سەردار لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک سەردار فەرموون بەڵێ هاوکاران ماماژە بۆ دەکەن پەیوەندەکەی کاک سەردار داخراوەتەوە دەمەوێت جارێکی دیکە ئاماژە بە هەندێک لەو کۆمنتانەی دیکە بکەم کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هاوڵاتیان لەسەر تەوەری بەرنامەدا ناوە محەممەد قەرەداخی دەڵێت هەر ئەوەندە دەڵێم کە حکوومەتێک ئامادەیە موچە و بژێوی ژیانم بداتێ کە زمانیان زمانی من نییە و نەتەوەی من نییە بەڵام حکوومەتەکەی خۆم کە کووردە لێم دەدزێت و نامداتێ سەیران قادر دەڵێت ئەو کەسانەی کە بەنەمانی گەندەڵی دەسەڵاتەکانیان دەکەوێتە مەترسیەوە و ناتوانن بەردەوام بن لە ستەمەکانیان ئەوان تاوانبارن کاک محەممەد لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرمووە تم وضع الخط في حالة الانقطاع زۆر باشە دیارە پەیوەندەکەی کاک محەممەدیش پچراوە بەڵێ بەڕێزان دەمەوێت ئاماژە بە کۆمەڵی کۆمنتی دیکە بکەم لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کە ئێوەی هاوڵاتی داتانەوە بەشێکیان لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت سەیران قادر دەڵێ و کەسانی کە بەنەمانی گەندەڵی دەسەڵاتەکانیان دەکەوێتە مەترسیە و ناتوانن بەردەوام بن لە ستەمەکانیان ئەوان تاوانبارن سەلوان سەلیم دەڵێ ستەمەکەی ئێستا دوو دیوە و وەکو دیناری ئاسن وایە بەڵام بەلایەکدا هەر دەکەوێت بیلال حەسەن دەڵێت هەردووکیان وەکو یەک تاوانبارن
ئانوو محەممەد دەڵێت حکوومەتی هەرێم چونکە کەسی دۆڕا و هەموو شت دەکات خوا حەقی ئێمەی لێ بستێنێ. هەرێم حەمە ئەمین دەڵێت زیاتر حکوومەتی هەرێم تاوانبارە لاستەمی موچەی فەرمانبەران. نیاندارە بەنی دەڵە هەردووکیان بە تایبەتی حکوومەتی هەرێم لەم نێوەندەدا تاوانبارە. کاک جەمال لە کۆیەوە لەگەڵمانە. کاک جەمال فەرموو. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. کاک جەمال بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ پێتان وایە کە حکوومەتی بەغدایە کە ستەم لە موچەی فەرمانبەران دەکات یاخود حکوومەتی هەرێمە؟ کاکە خۆی مشکلەکەی بەغداد چیلەیە؟ بەغداد نایدا لەناو زەمانی حکوومەت زەمانی سەدامی ڕۆژ نەیدەدا ئیتەقاوەتی مەفهومی کردەوە لە مەفهوم معاش وەردەگیرە. حکوومەت دەزانێت ئێستا بە هاسانی حکوومەتی عێراق ئەوانی کە مستحق تەقاوەتی خۆیانن ئیشێت و سێساری دەدای معاشەکەیان. کاک جەمال دوو درۆزە نەبوو بە حاشا شۆڕش نقطە کلۆم جێبەوە. دوو درۆزە نەبوو خەرچ یەک مەتیقەی بود. بەیانیان دەردەچن شێرپانجیان لە قیمەتی وەخانێک یۆخانیان پێگەرم دەکرد. ئێوارێ تاخیر بوون هاتن بەرە وەتیان دەبەرە زانیتێ هەیە تێنیە درۆزینی یەکەم گوتەی کاکە شتێکی زۆر دەمالمە ڕوودیان سابرێن باوەڕ ناکەن. گوتی چییە؟ گوتی وەڵڵی بابم سەعاتێکی وە بکەوت ئەو گۆمەلای خۆمان پاس سێ ساڵی بەسەرداچوو سەعاتەکەی بامان دەینە سەعاتەکەی بام بیشی دەست. درۆزنی دووەم کورم گوتی ئەوە هەرگیز نێ لە چاوی من. گوتی تو چییە؟ گوتی وەڵڵی بابشم کۆتە ئەو گۆمەی لە سەعاتەکەی باوکی تۆ پاس سێ ساڵی بەسەرداچوو بام هاتم دەرێ بام مام گوتی لە قوڕەنی گوتی لە قوڕەتونیم ئێوە بابم ماوەی ئەو پێ ساڵێک لە من گۆمێ سەعاتەکەی باوکی پورمی دەکردوێ پێ سا ئەو سەعاتەی بام بیشی دەکرد. مسألة قديمية دلقونا في رطربي هذا طريق فهو حاجة شوي وأنا سابق كان إلا بس النبي إلا النبي كان وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی کاک جەمال لە کوێەوە. کاک محەممەد لە زاخۆوە لەگەڵمانە. سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان کاک جەمال. کاک محەممەد بەڕێستان چیتان هەیە لە سەر تەوەری بەرنامە؟ پێتان وایە کە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستانە کە ستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات یاخود ئەمە حکوومەتی بەغدایە کە دەستیمان پێ دەکات و وەک دەوترێ موچێ ئەم دوو وەزارەتە زیاتر لە 2 مانگ تاخیری کردوونەی ناردواتریش ئەم کێشەی لێکەوتەوە. نسبتي موظفي دولة موظف دولة محمد طاهر أو موظفي صحايا. بەڵێ حکوومەتی هەرێم تاوانبارە لەم بینەدا یاخود حکوومەتی ناوان کاک محەممەد؟ والله حکوومەتی عێراقی گوتی ئەوە موچی فەرمانبەری سەحا و پەروەردە ئەفرێ دەکەن. ئێستا لەبەر زەبینا بەینا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی نظام مەساعدیوان دەڵێکە لە انتخابە بەرهەندیان. سپاس بۆ کاک محەممەد، سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک یوسف لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک یوسف فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاك يوسف. باشي براي من أحوالتان. زور سپاس بۆ بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە؟ کێش سەرەتای مانگی سێ بوو لە سلێمانی وەزیری پەروەردە وتی ئێمە ئەگەر حکوومەتی عێراق وتی ئەگەر حکوومەتی عێراق ڕاست بکە ئەمە قسەی وەزیری پەروەردەیە ئەگەر حکوومەتی عێراق ڕاست بکە بینێرێ هەرچەندە باوەڕمان پێی نییە یعنی ئەو باوەڕمان بۆ وەزیری ڕئیس وزرای عێراق نییە هەرچەندە باوەڕمان پێی نییە بەڵام ئەگەر ڕەباجی پارە بنێرێ و نەنێرێ ئێمە پێش نەورۆز موچەی مامۆستایان ئەدەین. ئەمەی کە ئێستا بڕیارە دابەش بکرێت مامۆستایانی قەتر زەمعی کرد یعنی موچەی مامۆستایانی بەغدا و موچەی مامۆستایانی کوردستان بابێ ئەوەی لە بەغداوە دێ ئەوەی لە کوردستانەوە دێ هەردووچی کرد بە یەک بە ڕەبعش یعنی قەتر زەمعی کرد بۆمان یعنی ڕاستی نەوت. وەکو هاوڵاتیەک پێتان وە ئەوەی کە حکوومەتی هەرێم پێشتر ئاماژەی پێکرد بوو کە ئەوەی کە حکوومەتی هەرێم ئاماژەی پێکرد بوو پێش نەورۆز موچەی مامۆستان دەدات ئەم بەڵێنی لەسەر بنچینەی ئەوەی کە دەیزانی کە بەغدا موچەیە دەنێرێت پێش بەغدا و پێش نەورۆز ئەم بەڵێنی داو یاخود ویستی ئەمانە تێکەڵ بکات و بەشێکی لێ پاشەکەوت بکات. لا
نا موضوعك أولية بشتي لي باشكرتك وبشتي لينك أو أخو حكومتي هريم خو هر أصلا رنق نيتي شي نبو بيدا بس لسه ما مصاني سمعني بخلص يعني بس نقول كان يفندن باش أويك طبعا جير بجيريش لقلب بخاكز نازاني لسرش أساس الريك كوتن موسى كان العبادي ورقرتون كحتى وكروش دش أوش عراق بغداد من متيخو مدام هريم اجتيام متيخو من هردين كتي كاتك منزاني ينظر شو بقدرتي قادر بتن دقيقات او ان ركوتن كتي او تن صاله حاجه شو اكن لفرض بسيط ريش درجنا كون طبعا شو المسافر من برا خردولا شو اما ما في خلق اذا كان بس امبيون ناس ما في خلق اخريه بيك تلفونك خويا على تلفون بيك تلفون ركوتنو ما في ما مصان خصو جربيو او امش دارش توين تصور رحمي خواكن بەڵێ سپاس بۆ کاک یوسف لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانی بەڕێستان کاک جەلال هەر لە هەولێرەوە لەگەڵمانە کاک جەلال فەرموون کاکەم کاتێ باش هەموو کاتێکت باش کاک جەلال زۆر سپاس دەکەم تەوەرەکەتان لەسەر موچەیە بەخۆزان تەوەری بەرنامەکە بەڕای تۆی هاوڵاتی کاک جەلال ئەوەی کە ستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات حکوومەتی هەرێم خودی خۆیەتی یاخود حکوومەتی بەغدایە خاڵە جان حکوومەتی هەرێمە ئێوە بە دۆشبنی بۆ چییە ئەو عالەمی هەشترا هاوارەکە دیارە بەخورە زۆر باشە بۆچی حکوومەتی هەرێمە بەقوربانم سابقەیان دیارە بەقوربان سابقەی ئەم دوو حیزب مەسەبە لە هاوارەکە دیارێ بە يعني خلق نازانه يعني خلق نازانه موقفي ام خلق شلونه يعني موقفي ام حزبانه شلونه موقفي خلقي شلونه کەواتە دەتانەوێت بڵێن کە ئەوانەی یاری بە قوت و بە بژێوی ژیانی هاوڵاتیانەوە دەکەن وە یەکلایکردنەوەی پرسە سیاسی و یاریە سیاسەکانیان لەسەر حسابی گەدە و گیرفانی هاوڵاتیانە والله لسه جيرفاني هولاتيانا على والله عوش شيء مسلم هاي اعتقد طبعا بس اتمنى ايوه بدواس بنك بكن كمثلا ام حكومتي هرمي كردستان شنا قرزاره لكيف قرزاره شو ايداتوا وشون ايداتوا شنا لا شنا قرزار ما بس اولا مع الاولا اگر ما يكتبوا او خلق عشان كان موقفي بريطانيا زۆر باشە سپاس کاک جەلال بۆ پەیوەندیەکەت دیارەمە لە ئیثنای بەرنامەکانی دیکەدا زۆر جار ئاماژە بۆ کراوە کە قەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانەی کە لەسەری کەڵەکە بووە ڕۆیشتووە بۆ سەروی چەندین ملیۆن دۆلار وە ئاماژە بە مەترسیەکانیشی کراوە ئەگەر بەڕێستان متابعە و چاودێری بەرنامەکانی تر بکەن بە تەکید ئەم ڕێژەیە ئێستا ئاشکرایە بەڵام هاوڵاتیان بەداخەوە ئاستی هۆشیاری هاوڵاتی و تاکی کورد لە واسەدانیە کە درێک بەم مەترسیانە بکات بۆیە دەبینین لە چەندان ساڵی داهاتوودا ئاستی بژێوی تاکی هەرێمی کوردستان هەر بەم شێوەیە لە خوارەوە دەبێت وە هاوڵاتی بێ ئەوەی هەست پێ بکات و هەوڵ بۆ بژێوی ژیانێکی باشتر لەوەی ئێستا کە هەیە بدات. کاک محەممەد لە کەرکووکەوە لەگەڵمانە کاک محەممەد فەرموون. هەموو کاتێکتان باش کاک محەممەد بەڕێستان چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامە کاک محەممەد؟ وڵی دەستخۆشی لە تۆرەکەتەکەم برای بەڕێزم سپاس بۆ بەڕێستان حکومت بەڕاستی هەموو شتێکەکە تەنازلاتێکەکە دەربارەی حکومەتی عێراق یعنی بەڕاستی کابراوتی حکومەتی هەرێم ئەم لە گەندەڵیە غەرق بووە یعنی دەست بۆ هەر شوێنێکی بەری ڕزاوە. زۆر باشە برای بەڕێزم یەک داواکاریەکم هەیە لێتان فەرموون. ئێمە و گێزەکانی بەرگری ئەلحەقی ئێمە تابعی ناوخۆی ئەوەی حەقیق بیانی کابراوتی وەزارەتی بەرگری سەر بە ناوخۆیە موچەی ناوخۆدا بەشەکرێ ئێمەی لێ دەرەکرێ نەسەر بە وەزارەتی پێشمەرگەی نەسەر بە وەزارەتی ناوخۆی وەک تکایە بزانام دابەچونێکی ئەو وەزعەما بۆ بکەن وەزارەتی ناوخۆ دابەشەکرێ پێشمەرگە دابەشەکرێ نازانم ئێمە سەر بە ئەنجوم چی سەر بە چی وەزارەتێکی یعنی بەغا کە شورتەی اتحادی دابەشەکرێ پێش هەموو کەسێوان وەریەگرن ئێمە نازانێمەوە بینە سەر بەرگریان ئێمە شورتەی اتحادی سەر بە ناوخۆین تکایەکم هەیە ئەو وەزعەمان بۆ یەکلا بکەنەوە یعنی ئێمە وەکتی هێزبی بەرگری
فریاکەوتن سەر بەناوخۆی بزانم ئێمە سەر بەچی وەزارەتێکی سەی خۆمان نازانین سەر بەچی وەزارەتێکی. کاک محەممەد لە ماوەکانی ڕابردوودا ئێوە لەکوێ سەر بە سیستەمی پاشەکەوتی موچە ئێوەی گرتووەتەوە ئەمە دەتوانێت زیاتر هینەکەی پرسەکەی وەیەکلای بکاتەوە ئەگەر گرت بێت هیتەوە ئەوە حتمما سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بوون ئەگەر بێت و موچەکانتان بەبێ پاشەکەوت وەرگرت بێت ئەمە سەر بە بەغدا بوون بەڵام دیارە بە هۆکارێکی نادیار لەوەیە موچەکانتان تێکگیرانێکی تێدا ڕوویدا بێ. والله برای بەڕێزم بەو قورئانەکەمە لە امتیامان 100,000 لێ بڕاوە بەکەیف خۆیان یعنی هیچ سیستمێک نییە قەنەعەتت هەبێ مفەوەزێک کە ئەبێتە ئامر فەسیلێک 500,000 لێ بڕاوە کە جوندیەکی بەسیتە شورتێکی بەسیتە 300,000 لێ بڕاوە یعنی نەفرەزایە ماوە بەحەقەت یعنی ئەوەی نەمانبینی و نەمان بیست لەم حکومەتە بە لەم حکومەتە گەندەڵەمان بیست یعنی زۆر سەیرە نەپلا هەیە نەپایە هەیە هەر کەسێ بەکەیف خۆی ئێستا مانگی ڕابردوو ڕۆیشتومانە 360 لێ بڕاوە هەم 20 لێمان بڕی وەڵامە ئابوونەوەی حزبە کورە کاکە بێزار بمان لە حزب وەڵڵا زۆر زۆر سپاس بۆ تەوەرەکەت کاتێکی خۆش بۆ تو برای بەڕێزم. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە کەرکووکەوە بەو هیوای کە گرفتەکانتان چارەسەر بکرێتەوە ئەوانەی کە لانی پەیوەندیدارن جوان لە بەڕێستان بوو بێت و بۆی بەداداچوون بۆ ئەم کێشەیە بکەن. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە تەوەری بەرنامە کۆمەڵێک کۆمنتی دیکە ئاماژە پێ دەکەم کە هاوڵاتیان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێگەی لینکی پەیام دۆتیڤیەوە ئاماژان پێکردووە کۆمنتیان داناوە. نەهرو عەلی دەڵێ هەرێم حکوومەتی بنەماڵە تاوانبارە. بەڵێ کێمان لەگەڵە؟ بەڵێ کاک گۆران محەممەد دەڵێ هەردووکیان تاوانبارن. جیهاد ڕێکانی دەڵە حکوومەتی هەرێم گەندەڵە حکوومەتی ناوەند لەو گەندەڵترە بە هەردووکیان یاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن. ئێبراهیم محەممەد دەڵە حکوومەتی هەرێم دەڵێ هی خۆم بۆ خۆم و بەشی تۆش دەخۆم. علی ئەحمەد دەڵێ حکوومەتی ناوەند تەواوکاری ستەمی حکوومەتی هەرێمە بەڕێزیشان ئاماژەی بەستەم کردووە تا سیستەمی پاشەکەوتی وەکو ستەمێک ناوبردووە. دەڵێت حکوومەتی بەغداد تەواوکەری ئەو ستەمەیەکە حکوومەتی هەرێم لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەیکات. کاک میران لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک میران بەڕێستان فەرموون چیتانەیە لەسەر تەوەری بەرنامە؟ دەستخۆشی لە بەرنامەکەت دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. دەستخۆشی لە ستافی پەیام دەکەم بەڕاستی لە هەر هەمووی بەنسبەت تەوەرەکەت من دەستخۆشی لە وەکو پێشمەرگە من دەستخۆشی لە دز و شاگردە دەست دەکەم نە ناوی لێدەنم شەریکە دەست نە ناوی لێدەنم بەشە دەست چوشێ شاگردە چوشێکە کابرای 100 دینار بدزێ 10 دینار دەداتە شاگردەکە لەوانەیە دە قسەی سوودشی پێ بێ ئەو نەعەپێ دەگۆترێ پیسخۆر. بەڵێ بەنسبەت ئەو موچەیە ئەو چارێگە موچە و ڕبع موچە هیچ پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە نییە هیچ سەمتێک يعني حساب بۆ پەیوەندی بە ئۆردوغانەوە نیە یان بە ڕوحانی و موحانی لای ئێران و وێرانەوە نیە ئەو هەش پەیوەندی بە عەبادیەوە نیە ئەتوو دینارێک نەدەی عەبادی داوای پارەشی لێ بکەی ئەوە شتی وان نابێ ئەمە نابێ خۆمان لە ئەوە بکەین یا هەندێک کە زۆر هەندێک کەس دەرێ باگەر ئەو ڕفراندۆمەش نەبا حکوومەتی ئەوە خۆپێوزاندنە بەڕێزم بەنسبەت ئەو چارەکە موچە بە حەیاتی چانە ئەگەر ئەو حالی بگەڕێ بە حیاتی جانابی ئینشەڵڵا عەبادی دەگاتە هەولێر هەموو زیێکی هەولێر من وەکو پێشمەرگەیەک لە دڵسۆزی مەقسە دەکەم بکە تەواو هەتا سەر ئێسقانی چووە بەس ما ئێسقانەکەی هوردی خایس بووە لە دەست دز و بەڕاستی ملت دەبێ زیاتر ئێستا ملت بەخۆی تاوانبارە ئێستا من کە تەلەفۆنم بۆ تۆ کردووە من دەنگدەری کۆمەڵ نیم دەنگدەریەکێکی کەمە حەقوانی هەر گلەیی بکەم حەقوانیە بە دز و شاگردە دز ناویان بین و چێ بەخۆم دەنگم دایتێ بەخۆم پەنجەی شەهادەم لەومە وەرکردیە بەخۆم فاسم بردیە بەخۆم تەزویرم کردیە بەخۆم لەسەر سندوق بووی کەواتە دەتانەوێت بڵێن کە ئەوە بکەم گلەیی بکەم کەواتە دەتانەوێت بڵێن کە هیچ کامێکیان تاوانبار نین چییە من دار نازانی نەبوونی چییە کاکە هەر دەیەوێ ئەوە مەکتەبە خوێندکارە شیرە حەفازەیە بەزەمە خۆمان دەگەوزێنین دەرێن بابەوە بەحسا دەبیان قسە شکایە بەڕێزم دەرێ
کراوی خۆت بگرە باسمان بەرای سەرە دیوار بەجێ نازانم چی ئەم قسە قۆڕانە ئەمە تاکەینێ نازانم وەکو هەولێر لەو شتانە ناچینە دەرێ بەڕاستی. کاک میران کەواتە دەتانەوە وەکو وڵاتیەک بڵێن کە نە حکوومەتی هەرێم و نە حکوومەتی ناوەند هیچیان تاوانبار نین ئەمە هاوڵاتیانن خۆیان تاوانبارن بەو پێی کە خۆیان ئەم جۆران قبول بووە؟ بەتاکید پەیوەندی بە عەبادی و هەر نییە. عەبادی کابرایەکی بەڕێزە دڵسۆزە بۆ عێراق زۆر زیرەکە دەوێت شەعبەکەی خۆشی لە هەموو قەیران و ئەوەکان لە قەیرانی سیاسی دارایی عەربی هەمووی نەجاتدا بەڵام ئیخۆمان چنا ئیخۆمان شکست خوارد و فەساد بێشەهادە نەخیندەوار گەمژە وەکو خۆمەکو پێشمەرگە کابرای وایە عەمیدە نازانی ناوی خۆی بنووسێ ئەو پلت بەجووە لە ڕێخوای ئەو پلت وەرگرتی عەنوودی لیواگە نەزانی ناوی خۆت بنووسی هەر بەکەس نییە لە وەزار کابرا 20 سال 22 سال خزمەتی هەیە تازە جوندیە کابراش لەبەرەوەی خزمەتدان و خزمی فرانە یەکسەر دەستە ئەوە یەکسەر پلەکەی دەڕوا دەستەکن کابراکی نەخیندەوار یەکسەر دەفات ئەو های بابە کوردستانی چ ئەوە دارستانە ئەوە حکمی چەقەڵە حکمی ڕیوێ حکمی پرینگە گوناحە بەوانە بگۆترێ شێر و ئەوانە چەقەڵن چەقەڵ بیسخۆر چەقەڵ کفرە نازانم خەرت ئێستا من بەتر ئێستا وەڵڵاه ئێستا چاوەڕووم نییە برێم یەکێتی کەواتە هاوڵاتیان دەتوانن دلێ لە ئێستا هەموو شتێک شەرم و حەیا و کەڕامەت و هەموو شتێک دابنێ سنوورێکی بۆ دابنێەوە ئەوانە لە هەموو شتێک چوونێ دەرێ وەڵڵا هەموو خەتای خۆمانە بەبیل لە بادەنگدان بێت و بزانێک و فاسمان لە ناو بەڕکە ئەو پەڕ کابرا دیناری پێنی ئەوە مەلحەبەکەمان دانێ کاکە ئەو مەلحەبە چارێکێکی سووری بوو چارێکێکیش بە تۆبزی بوو بۆ ناو بە زەخت بردبیان خۆی نیوەی لە خۆش خۆی چوو بوو دیناریشی لە بەڕشی نەدەبوو هەر دەفەڕی ئێستا شەر ئەوانەی هەر دەفەڕین گلەی دەکەن درێ کاکە نانمان نییە و بەرگمان نییە ئەدی ئەو هەر پەڕینەت لە چێ ئەو گلەیەت لە چێ. بەڵێ سپاس بۆ کاک میران لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان سپاس بۆ بەڕێستان دووبارە. بەڵێ بەڕێزان ئەمە کۆتا پەیوەندی ئەمەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو دیارەکە تەوەری بەرنامە ئەمە بوو کە ئایا حکوومەتی بەغدا یاخود حکوومەتی هەرێمەکە ستەم لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکات بە گشتی ڕای هاوڵاتیان بەسەر سێ تەوەردا دابەش بوو. بەشێکیان پێیان وابوو کە حکوومەتی عێراق تاوانبارە بۆ پێی کە ئێستاش لە چوارچێوەی عێراق داین و حکوومەتی عێراق لە زۆرێک لە ئۆرگانەکانی هەرێم لە فڕۆکەخانەوە لە سنوورەکان و لە زۆربەی شوێنە استراتیژیەکان دەسەڵاتی هەیە دەسەڵاتی ئەمەشەیە کە موچەوەکو خۆی وەک هاوڵاتیەکی عێراقی بگەێنێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە بەشەکەی دیکە پێیان وابوو حکوومەتی هەرێم و بەشەکەی دیکەش پێیان وابوو هیچیان تاوانبار نین بەڵکو ئەمە هاوڵاتیان خۆیان تاوانبارن چووکە ئەم دۆخەیان پێقوبڵ بووە. بەڕێزان بەم جۆرە کۆتاییم هێنا بە مەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک تا بێگەیشتنەوە لە ئاڵقەیەکی دیکە و تەوەرێکی دیکە ملاکتان بەخوای میهرەبان دەسپێرم.